پێشی دەستخۆشی گەرمتانێ دەکەم بیرۆکێکی زۆر باشە دەمێک ئێمە بۆ ئەو بیرۆکەیە دەناڵێنن بتوانین کۆمپانیاکانی کوردستان پیشانگای نێودوڵەتی و پیشانگای ڕێک بخەن لە ناو وڵاتی خۆمان هەتا ئێستا چاومە لە دەرەوە بۆ داهاتن پیشانگایان لە کوردستان دەکرد ئەو بیرۆکێکی زۆر باشە جێگای دەستخۆشیە ئێمە یەکێتی خاوەنکارانی عراقی هەرێمی کوردستانی مەڵبەندی هەرێمی کوردستان کە سولێمانی و دهۆ کە هەولێر دەگرێتەوە بە کەرکووچیشەوە یەک لەو کەسانن کە پشتگیری تەواوی ئەو جۆرە کارانە دەکەین چونکە ئێمە دەزانین هەمیشە پیشانگا دەواازەیەکە یا دەرگایەکی ناساندنی کاڵایە بە هەموو کەس ئەو کەسانی کە سەدانی پیشانگا دەکەن لە کوردستان چەندین پیشانگای نێودوڵەتی کراوە لە هەولێر و سولێمانی بەداخەوە ئەو پیشانگانە بەرهەم و بەروبوومی دەرەوەینە لێرە بە ئێمان نیشانداوە ئێمە بووینە بە بازارکەری ئەو بەروبوومانەی ئەوان ئێستا منەوە زۆر خۆشحاڵم کە لە سولێمانی یەکەم پیشانگای نێوخۆی و کوردستانی دەکرێت بە پێچەوانی ئەوانە بەرهەمی خۆمان بە خەڵکی دەناسێنین ئێمە دەبینە بازارکەر بۆ بەرهەمیەکانی خۆمان ئەو دەورەی پێشە دەمانیت بۆ خەڵکی تر ئێستا بۆ خۆمانی دەبینین بۆیە من زۆر بەگرنگی دەزانم خاوەنکارانی کوردستانی بازرگانانی کوردستانی بە تایبەتی ئەوانەی خاوەن کارگەن بەرهەمی ناوەخۆیان هەیە زۆر بە چڕوپڕی لەو پیشانگایە کە یەکەم پیشانگایە بەشداری بکەن بۆ بێتە نەریتەکی ساڵانە یانی نەریتەکی وەرزی تەمەنا دەکەم ئومێدم ئەوەیە بتە نەریتەکی وەرزی وەرزانە ئێمە بتوانین ئەو پیشانگانە لە هەولێر و دهۆک و سلێمان و لە هەموو شار و شارۆچکانی کوردستان بکەینەوە کۆمپانیای ئەتڵەس زۆر جێگای دەستخۆشیە ماندووبوونێکی زۆرتان بینیوە ئومێدەوارم ئەو ماندووبوونەتان بە خەسار نەچی ئەو کەسانی کە دەشێن دەبی کاڵای ڕێک و پێک بێنن لەو پیشانگایە چووکە مادام ئەمە بازاری کوردستان دەکەینە بە ڕووی کاڵای ناوخۆ بێشک دەبی ئەو کەسانی کە کاڕایەکانی خۆن بەرهەمەکانی خوانە بەرهەمەکانی ناوازەبی بەرهەمی باشبی بۆی بتوانین پێشبڕکێکی چاک لەگەڵ بەرهەمی هاوردە بکەین بێشک ئەو پیشانگایە دەبێتە دەرگایەکی تر بۆ ئەوەی خەڵکی خۆمان هاوڵاتیانی کوردستانی ئاشنا بکەین بە بەروبوومی ناوەخۆ زۆر جار گوێیان لێ بۆ لە تەلەڤیزۆن و لە ڕێکلام بەڵام باوەڕ ناکەم هەموو کارگەیەک بتوانی یا ویستبی ڕێکلام لە تەلەڤیزۆنوانە بکە بۆیە با ڕێکلامەکانمان بگوازین بۆ ناو پیشانگایە با خەڵکی بێ سەردانمان بکە لەوێ بەرهەمەکانمان ببینی لەوێش دەتوانین یەکەم پیشانگایە دوای پیشانگایەکە زارێشتر کۆبینەوە هەڵسەنگاندن بۆ پیشانگایەکە بکەین بۆ ئەو کەسانش بێن کە لە پیشانگایەکە هاتوون و بەشداریان کردیە هەموو ئەندامەکانی خۆمان هانیان دەدەین زۆر بە ڕێک و پێچی بێن لەو پیشانگایە بەشداری بکەن ئەو پیشانگایەوە بکەن پیشانگای سەرکەوتوو بێ وابزانم ئێمە خۆمان بە شەریکی بە هاو بەش ئێوە دادەنین چکە ئێمە وەکو یەکێتی خاوەنکارانی کوردستان پشتگیری هەموو کارێکی ئابووری سازانە دەکەین لە کوردستان بمەرجێک بتە ئەوەی بەرهەمی ئێمە بەرهەمی کوردستان بە خەڵکی بناسێنی پشتگیریش تەواوتان دەکەین لێرەشەوە من دووبارە لە ئەندامانی خۆمان یەک بە یەک داوا دەکەم ئەوانەی کە کارگەیانێ بەرهەمیان هەیە و با پێتان بڵێم ئینشاڵڵا لە بەیانیەوەش لەگەڵ بەغداش قسە دەکەم لەگەڵ مەڵبەندی عێراق لەگەڵ ئەوانش قسە دەکەم هانیان دەدەم ئەوانش ئەوانەی خاوەن کارگەم بێن لەو پیشانگای بەشداری بکەن ئەگەر تێچووی هاتوچوو نیشانەی وەکو یەکێتی خاوەنکارم بدەین بەس بۆی پیشانگەیەک بۆ سەرکەوتوبی مانەمان ئەوەش دەکەین لەوانەیە شتێکی کەم لە سەرکەوتنی زیاد دەکەین وجودمان لەوێ هەبی بەڵام دڵنیاتان دەکەم و کە ئامادە دەبم لەگەڵتان لە هەموو کار و چالاکیەکان لە کۆتایی دووبارە ئەوە دووبارە دەکەمەوە خاوەنکاران بازرگانان با ئێمە زۆر لێک نزیک بین زۆر بێکەوە کار بکەین ئەو نوع پیشانگایانە پیشانگای یەکتری ناسینی ئێمە یەکتری نزیکردنی ئێمە لەوانەیە خاوەنکارگەی لە دۆک زۆر بە ئاسایی نەگاتە خەڵکی سولێمانی ئەگەر پیشانگای چوانەبی بە پێچەوانە و شۆ سولێمانی بۆ دۆک ئەوانە بەڵام ئەوە پردی پەیوەندی نێوانمان دەبی با ئەو پردە زۆر پتەوکەین لەو پردەی هاتوچی باش بکەین ئیتر بتوانین لەگەڵ یەکتری ئامانج و ئەومان هەمووی سەرکەوتنی ئابووری کوردستان و بێزکردنی کوردستانە من هیوا سەرکەوتنتان بۆ دەخوازم دووبارە پێدان دەڵم دڵنیاتان دەکەم کە ئێمە پشتگیری تەواوتان دەکەین زۆر بەخێربێن سەرچاو زۆر سوپاسان دەکەم کە ئامادە بن بۆ